لە مەڵبەندی گەورە و بەدەسەڵاتی ئیمپراتوری ڕۆم و لە ناوچەی ژێردەسەڵاتی من و لە ڕۆژی ڕووناکدا چەند خوێڕی پەلامار دەبنە سەر سەربازەکانی من و چەند تاوان بە ڕزگار دەکەن و کەسێک نییە کە لەم شارەدا پێش بەوان بگرێ. ئەی ئێوە چه غەڵەتێک دەکەن لەم شارەدا؟ ئیمپراتور وا بەڕێگەوە و کاروباری شار لە هەموو کات ئاڵبسترە. ئیمپراتور وا نازانن کە ئەم کاروبارە شڵەژاوە بەهۆی هیچ لێ نەهاتووی ڕاوێژکارانی خوێڕی منەوەیە. ئەوان وا دەزانن کە دیۆکلێتیانوس فەرماندەری لەشکری پەنجەمی ئیمپراتوری گەورەی ڕۆم وەها بێدەسەڵات بووەکە تاقمێ ڕێوی و چەقەڵی بێناوڕەک و خائین شەو بگیرمان دەکەن و سەربازانی ئێمە دەکوژن وا دیلەکانی ئێمە ڕزگار دەکەن. شتێک نەقۆماوە خاوەن شتێک نەقۆماوە جولیۆس؟ چەند کەسی ڕێگر هێرشیان کردوێتە سەر سەربازانی ئێمە کە بەم زووانە قۆڵبەستیان دەکەین. جولیۆس لەگەڵ مەسیحیەکاندا تونند و تیژتر بجوڵێنەوە وا دیارە ئەوان تەواویان بۆ نییە. تەواو دەبن خاوەن شکۆ، بەڵام هەروواکە لە پێش ناوتم دەبێ هەواڵجار بۆ ناو کۆش بیر بکەینەوە. بەداخەوە هەواڵەکانی ناو کۆشک دەچێتە دەری. گرفت لێرەدایە خاوەن شکۆ. بە بڕوای من وریاییدانی جنابی جولیۆس قسەیەکی بەجێ خاوەنشکۆ. خاوەنشکۆ دوژمنان هەر کات کە نەتوانن بەسەر هێزی نظامی حکوومەتێکدا زاڵ بن خۆیان ئەگەێنە ناو کۆشک و تالار و لە ناوۆ لەرزۆکی دەکەن. لە سەروبەندی هاتنی ئیمپراتوردا کردەوەی بیاکامی چەند خائن نابێت جەنابی دیۆکلێتیانوس بەم چەشنە تووڕە بکە. ئێوە هەمووتان باسی دوژمنانی ناو کۆشک دەکەن و هیچ بەڵگەیەکتان بۆ سەلماندنی نییە. ئەگەر ڕاست دەکەن وەرن بیسەلمێنن تا من بە خیانەتکاران تامی وەها مردنێک بچێژێنم کە لە مێژوودا بمێنێتەوە. هێلێنی بەڕێز ئەمڕۆ کام یەک لە خودایان سەرنجی ئەم کۆشکەی داوەکە ئێرەت بە هاتنی خۆت ڕازاندووەتەوە. دەی لێرەدا چی دەکەی؟ سپاس دەکەم ئاتەنا، ئێوە هەموو کات محەبەتتان بەم بووە. خۆت دەزانی کە ئەم ڕۆژانە هەموو خەریکن، ئێمەش خەریکین خۆمان بۆ هاتنی ئەمپراتور ئامادە دەکەین. دیۆکلێتیان دەڵێ کە خێزانی ئەمپراتور ژنێکی بەدەسەڵاتە و قسەی لە لای ئەمپراتور برەوی زۆری هەیە، دەبێ بە چاکی خۆمان لە ئەو نزیک بکەینەوە. دڵنیام کە تۆ دەتوانی. من ئاکاری خێزانی ئەمپراتور دەناسم، ئەو ژنێکی دەسەڵات خواز و بەفیزە. چەندە قینمە لەم چەشنە ژنانە، کەس ناتوانێت لێیان نزیک بێتەوە. دەتوانی لەبەر نزیک بیتەوە، بەڵام لەوانە ناتوانی. بەداخەوە کە ژنی ئەمپراتورە. بەڵام تۆ دەسەڵاتی باشت بەسەر بابمدا هەیە. هۆش و زیرەکی تۆ شوێنی لەسەر بابم داناوە. زۆر جار دیومە کە لەبەر تۆ کارێکی کردووە یا لە کارێ خۆی بواردووە.
بێگومان دەتوانی لە خێزانی ئیمپراتوریش خۆت نزیک بکەیتەوە. ناواش نییە هێلێن، ڕەنگە تا ڕادەیەک وا بێت، بەڵام لەم ڕۆژانەدا گومانم هەیە کە بابل زئوسیش بناسێ. هەر بەو ڕادە کە تۆ ئەو دەبینی منیش دەیبینم. تەواوی بیرروهۆشی بووەتە ئیمپراتور، دیاری بۆ ئیمپراتور، پێشواز لە ئیمپراتور، داهاتوو بۆ ئیمپراتور، ڕابردوو لەگەڵ ئیمپراتور. هەر دەترسێت کە کاتێ ئیمپراتور لێرەدا بێت شتێک ڕوو بدات. ئەس قەزا منیش هەر بەم بۆنەوە هاتوومەتە ئێرە. پەرەپێدانی ناڕەزامەندی خەڵک ڕەنگە ئەوان ناچار بە کاردانەوە بکات. وتم تۆ هەروە نایەتە لای ئێمە. ئاتێنا، مەسەلەکە یەکجار گرنگە. من با دەزانم کە بابم ڕاوێژکارانێکی باشی نییە. ئەم هەموو کوشت و بڕ و بەندیخانەیە دەتوانێت حکوومەتی ئەو لەرزۆک بکات. تا کەی دەتوانێت مەسیحیەکان بکوژێ؟ ئەم مەسیحیانە خۆ تەواو نابن. تۆ دەبێت لەگەڵی قسە بکەی. بۆچی خۆت لەگەڵی قسە ناکەی؟ دەزانی کە نێوانی ئێمە زۆر خۆش نییە، بەڵام بەو چەشنە کە تۆ دەناسم تۆ بێگومان دەتوانی ئەو ڕازی بکەی. ئەم کارانە بە قازانجی ئەو نییە. گومانم هەیە لەم هەلومەرجەدا ئەو گوێ بە قسەی هیچ کەس نادات. من نیگەرانی ئەوەم کە لە کاتی هاتنی ئیمپراتور بۆ فیلادلفیا ڕووداوێکی نالەبار بکەومێ یا بڕێک هەست سەربزێوی بکەن. ئەگەر وابێ ئێمە زەرەر دەکەین و ئەمە بە قازانجی بابم نییە. زۆر چاکە، باشە هەر لەوێ داینێن، بزانن چ دەکەن. زۆر چاکە، هەر لەوێ داینێن، باشە. ئەمانیان لە چه قۆڵ بەست کردووە؟ ئای قاتڵانی ئەولیا و پێغەمبەرانی خوددا. ئارام بە، ئارام بە، دەبێت سەبرکەین. چارەیەکی دیکەمان نییە غێرە سەبرکردن. چارەیەکمان نییە. ئێستا دەڵێم چارەیەکمان هەیە نییە. هەلەی مەکە، باشترەوەی دەسەڵی. مەگەر نابینی ئەم زمان لووسانە چۆن لە مردن و کۆی لە ئیبرایان و هاوینەکانمان خۆشی دەکەن. ناچاری ئەمی وا دەزانی فەقەت خۆت دەیبینی؟ ئارام بە، دەبێت چارەیەک بدۆزینەوە. لەگەڵ من وەرن. لەگەڵ من وەرن. ئەمانە هەموو فەرمانی جولیوسە، نە دیۆکلیتیانوس. چ تەوفیرێکی هەیە؟ من ئەمڕۆ یا دەکوژرێم یا پێش بە کوژرانی بێڕەحمانی سحی دەگەم. قبول. منیش ئەمەم قبوڵە، قبول. ئەگەر بەبایی کوژرانی جۆلیوس و دیۆکلێتیانوسی شتەوە بێت پێش بەم جەنایەتە دەگرین. بەڵام دۆستان جارە باشترە باسی مەسیحیەکان نەکەین. ئێمە کرێکەرمان دەوێ. بەڕێوەبردنی فەرمانەکانی جەنابی دیۆکلێتیانوسیش بەبێ کرێکار ناکرێ.
دروستە زۆربەی کرێکارەکانیش مەسیحین بیرێکی باشە ئەرێ با بڕێن دەی ئاوە خاوەن شکۆیان ڕاوێژکاران ئەگەر بۆ ڕەخنەگرتن لە پەکەوتنی کارەکان هاتوون بەر لەمە لە ئاغایانم بیستووە دروستە خاوەن شکۆ ئێمەش هەر بم بۆنەوە هاتوینێتە خزمەتتان دەی ببڕایەوە چی بۆتە هۆی پەکەوتنی کارەکان؟ جەنابی دیۆکلێتیانوس بۆ سازکردنی ئەمفیتاج ژمارەیەک مەسیحیان دەوێت یا تەواوی کرێکەرانی شار جەنابی ماکسیمێلیانۆس جا فەرقی چییە؟ خاوەن شکۆ دەبێ عرستام بکەم کە زیاترین کار و تعمیرە و کرێکارانە دیکەن کە بە تاوانی دمی مەسیح بوون قۆڵ بەست دەکرێن دانانی پێکەری ئیمپراتوریش ناوڕاستی مەداندا نیوەکارە ماوەتەوە چونکە جەنابی جولیوس تەواوی کرێکارانی قۆڵبەست کردووە برن ئاغایان هۆی ئەم هەموو نیگەرانی و دڵە خورپەی ئێوە هەر ئەمەیە یا مەسەلەیەکی دیکە لە گۆڕێدایە ئێوە هەموو کات پاتان لە بەڕی خۆتان زیاتر ڕادەکێشن ئاگاتان لە زمانتان ببێ من لە تامی تاڵی تاوانبارکردن تێدەگەم بەڵام هەروە چاوپۆشی ناکەمە چاودە ڕەوێژکارانی من دەکەن لە باتی ئامادەکردنی شار شیر لە یەکتر دەکێشن بە بڕوایی خاوەنشکۆ مەگەر پاک و خاوێنکردنەوەی شار بەبێ ئەوەی کە کرێکارێکی زۆر هەبێ دەکرێت جولیۆس جارێ کارت بەسەر ئەو کرێکارانەی کە خەریکی خاوێنکردنەوەی شارن نەبێ هەتاک و دوایی بەڵام خاوەنشکۆ ئێوە هۆی قۆڵبەستکردنیوان باش دەزانم من بە دوای قۆڵبەستکردنی ئادونیام تۆ دەتەوێت لەبەر کەسێک شارێک قەڵاچۆ بکەی؟ من چۆن دەتوانم بیسەلمێنم بەسێتی جولیۆس تا چەند ڕۆژی دیکە ئیمپراتور لە ڕێگاوە دێن ئەو کاتێوە خەریکی شەڕ لەگەڵ یەکترن بڕۆنە سەر کارەکانتان بڕۆن بڕۆن ماکسیمیلیان ماکسیمیلیان بیر و باوەڕی تۆ بۆ هەمیشە نهێنی نامێنێتەوە ڕۆژێک دەیسەلمێنم کە ئەشرافزادەی گەورەی ڕووم ئیدی ژوپیتر ناپەرستێت ئەو ڕۆژە ئێسکەکانی ڕۆمولۆس لەم هەواڵە لە نێو قەبر دەلەرزێت دەڵێن ڕۆمولۆس بە شیری گورگ گەورە بووە بەڵام وا دەزانم کە تۆ بە ژەهری ئەفعی پەروەردە کراوی بۆ جەنابی ماکسیمیلیان ڕۆژێ ژاری ئەم حەفیە دەچێژن منیش چاوەڕوانی وەها ڕۆژێکم ئێمە بۆ یارمەتی جەنابی جولیوس دەتوانین کارێ بکەین؟
ئاهای ئاگاتان لێبێ یادم پێکاری ئیمپراتۆر دەشکێنن تۆ پێت وایە کە دیۆکلیتیانوس قسەکانی جۆلیوس سەبارەت بە هێلێن و ماکسیمیلیانی بڕوا پێ نەکردو؟ جولیوس چون چاوی بە دوای خاتونە هێلێنەوەیە بایەخی خۆی لە لای دیۆکلێتیانوس لەدەستاوە ئەگینا بەو شتانەی کە ئەو دەیزانێ دەبووایە تا ئێستا ماکسیمیلیان و هێلێنی لەناو بربە جگە لەوەش دیۆکلێتیانوس لە فرەوانخوازی و ویستی جولیوس بۆ بەدەستهێنانی دەسەڵاتی زیاتر ئاگایە و هەرەوەش بۆتە هۆی ئەوەی کە بایەخێک بە قسەکانی جولیوس نەدانێت جۆلیوس بۆ پتێوکردنەوەی پلە و پایەی خۆی لە لای دیۆکلێتیانوس دەیهەوێت کە داگیر بکات و بێگومان بۆ گەیشتن بۆ ئەم مەسەلەیە دەست لە تەقەلا و هەوڵ هەڵ ناگرێت بەڵام ئەگەر دیۆکلێتیانوس بزانێت کە کچەکەی و زاواکەی خوداکانی ڕۆم پەرستش ناکەن و خودای تاقانە دەپەرستن تاوێکیش بۆ لە ناوبردنیان درەنگ ناکە دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێت فەرامۆشی مەکەکە هەر شتێکە بۆ ئەوان ڕوودات بۆ ئێمەش ڕوئەدات من خۆم هەر ساتێک چاوەڕای ڕووداوێکم بەهەرحاڵ تەنیا دەبێت چاوەڕان بێت ئەوە مەسیحیە وەرن بیگرن وەرن دێ تۆمەسی بەرمدان ئەوە درۆ دەکا بەرمدان درۆ دەکا ئەوە درۆ دەکا بەرمدان سدەکەنەوە سەبرکەن ئەو کرێکارێ بۆ چۆ دەبن بەریدەن ئەی بەساقت بن ئەوە مەسیحیە بە قوربانت بماوەخە چۆنتان زانی خاوەنشکۆ یوشە لە ڕاست پەردەکانی جەنابی جولیوسە ئەو مەسیحەکان باش دەناسێ لێرەدا جارێ نیازمان بەو هەیە ئەو کرێکارێکی لە هاتووە ڕزگاری کەن تا 2000 مەمنون ئالی جەناب لەسەر ئیزنتان دەڕێن بڕۆین بڕۆندەی ڕێکەون بێ ڕۆن وە پێشکەوان ڕۆن وە پێشکەوان توانی بە کارێکمان بۆ کردایە تاکەی دەبێ ئەم کاروبارە قبول بکەین تاکەی بەشەر بەرزترین بوونەوەری خلقەت دەبێ وەکو جانەوەرانی وەحشی بۆ پاراستنی جانی خۆی هەموو کات خەریکی شەڕ و کێشە بێت فێری شەڕکردن ببێ چونکو لە حکوومەتی ملهوڕاندا بەهێزتر چەند ڕۆژێ زیاتر دەژیت
بڕێر وای ئێمە خۆمان بۆ نمایش لە بەرابەری ئیمپراتوردا ئامادە بکەین نە لە یەکتر بدەن نە یەکتر بریندار بکەن ئارامتر شەڕ بکەن. برو پیش دای دای برو پیش دای ئەوانە بۆ کوێ دەبن؟ کوڕەکانیان بۆ شەڕی گلادیاتۆرەکان و پچووکانیشان بۆ قەفەسی شێرەکان نمایشێکی جوان دەبێت. هەڵبەت دەزانن کە ئیمپراتور تەفریحی دەوێت خاتوونی من. لعنەت لەم ئیمپراتورە. یعنی ئێمە دەبێ دانیشین و شایەتی کوشتاری تێکڕایی هاوئاینەکانمان بین؟ ئەویش تا ئەم ڕادەیە بەربڵاو زۆر؟ ئەمڕۆ بۆ ئەم کارە چوومین لای دیۆکلێتیانوس. لە ئەکامدا بڕیارمان کرد کە کاریان بەسەر و مەسیحیانەوە کە خەریکی تامیری شەقامەکان و مابەدەکانن نەبێ. هەرەما؟ ئەی باقی مەسیحیەکان چی؟ نابێ ئاگامان لەوان بێت؟ ئێمە ئەوڕۆ لە خزمەتی دیۆکلێتیانوس دابووین و لەگەڵ جۆلیوسیش لەسەر ئەم بابەتە قسەمان کرد. بابت لە هەر چکمان دڕدونگە. بەڵێ تەنیا دمەقڕەیەکی تر دیۆکلێتیانوس سەبارەت بە خوداپەرستی و پەیوەندی ئێمە لەگەڵ مەسیحیەکان دڵنیا دەکات. ئەوە ئەمە هەرە شتەیەکە جولیوس بەدوای ئەودا. ئەگەر ئیزن بدەن من دەچمە لای دیۆکلێتیانوس. لە ئاکامدا ئەگەریش بکوژرێم باشتر لەم بار و دۆخەیە. دەبێ بزانین بە مردن گرفتێک چارەسەر دەبێ یانە؟ ئەوە ئاخرین کات و دەرفەتە کە دەتوانین کەڵکی لێ وەرگرین. دەنا ئێمە زیانمان کردو. ببورن خاوەنشکۆ وا نازانن کە بەم هەموو مەسیحیەوە بتوانین حکوومەتی دیۆکلێتیانوس سەرەو نەخۆم بکەین. گرفتی سەرەکی دیۆکلێتیانوس نییە باڵکە ئیمپراتورە. دەی ئیمپراتور ئێوە خۆ دەتوانن؟ بۆچی ئیمپراتور؟ بۆچی ئیمپراتور ناکوژین؟ گیرەم کە ئەومان کوشت. ڕۆم خۆیش دەرەجی خۆیەتی. حکوومەتی ڕۆمی ژەگەر بگۆڕدرێ فایدەی نییە. تا کاتێکە لە زەینی ئەم خەڵکەدا ئیمپراتور خوددایە و خوداکان پارێزەری دەسەڵاتی ئیمپراتورن، هەزار ئیمپراتوری ژەگەر لە ناو بچن ئەم خەڵکە ئیمپراتۆرێکی دیکە هەڵدەبژێرن. تازە چۆن بزانین کە مردنی ئیمپراتۆر نابێتە هۆی مردنی ژمارەیەکی زۆر لە هاو ئاینەکانی خۆمان؟ نانە ڕووخانی ڕۆم ئیدی کاری ئێمە نییە. دەی ئێمە چی بکەین؟ مەگەر چاریام کارە بێدەنگی و ڕاوەستانە؟ نا بێدەنگی و ڕاوەستان چارەی کار نییە. من بە دوای ڕێگە چارێکدام کە لە پێشدا بتوانێ بیر و باوەڕی ئەم خەڵکە دروست بکات. ئەوسا ئیمپراتۆر بۆ خۆی لەناو دەچێ. ئەمەش کە کارێکی نەکراوە؟ نا بێگومان ڕێگایەک هەیە، بەڵام ئەو ڕێگایە چییە؟ دەبێت لە خودای گەورە یارمەتی وەرگرین. دەبێت تا دۆزینەوەی ڕێگاچارەیەکی باش سەبرکەین و خۆمان بپارێزین. شەو باش خاتون. شەو باش. شەو خۆش خاتون هەلێ. شەو باش.
لێوم دەوێت لەم ماوەدا باش بیر بکەنەوە ڕەنگە ڕێگا چارەیەکی باش بدۆزینەوە مەسیحیەکان یەکجار تووشی گیر و گرفت هاتوون باش سبەینێ ئێوە دەبینم تا سبەینێ دەبێ ئەم خەڵکە وریاکەینەوە ئەوان دەبێ بزانن خوداکانی بەردی و بێگیان چیاوی پەرستن نین دەبێ بزانن کە خودای ئەوان زیندوو و توانایە ئەوان دەبێ بزانن کە ئیمپراتۆریش مرۆڤێکە وەکو ئەوان ئەمە هی نەزانینی خەڵکە کە ئیمپراتۆری خۆیان لە زەویدا بە خوددا دەزانن خەڵک ئەگەر لە بێدەسەڵاتی ئیمپراتۆر ئاگادار بن بێگومان بە دوای خودای تاقانەدا دەگەڕێن و ئەو دەناسن خودایە چۆن ئەم خەڵکە ئاگاکەمەوە چۆن توێشە و خاوەن شکۆ خەویان لە خۆیان حرام کرد کەی کاتی خەوتنە خۆزگە دەمتوانی بخەوم گەلووس بەڵێ هەسپەکەم بۆ زین کە دەمەوێ بڕۆمە شکەوت جلۆ بەرگوشم شێریش هەرێ بەسەر چاو خاوەن شکۆ تۆزێکیش پێخۆر بەڵێ دیسانیش بۆ عیبادەت دەچیە و جێگەیە ئێمە نابێ بزانین عیبادەتگای ئێوە لەکوێیە تەوفیری چییە هەر لەم نزیکانەیە بەر لە هاتنی ئیمپراتۆر دەبێت لە دەرگانەی خوددا ڕێگا چارەیەک داوا بکەم ئەگەر دیۆکلێتیانوس ئێوەی بان کرد چی بڵێم دەی بڵێ بۆ سەردانی ڕایەتەکان چووەتە دەوروبەری شار خاوەن شکۆ فەرموون سپاس کوڕەکەم لە نەبوونی مندا ئەگەر لە دایکت بێ بەشە خوداحافیز خوداحافیز
خوا لەگەڵ بێ ئاگاتان لە خۆتان بێت خاوەن شکۆ لەم هەلو مەرجە پڕمەترسیدا پێویست بوو بڕوات نازانم من دڵنیام ئەم جوولەکەیە بۆ جولیوس شوفاری دەکات ئەو بە دوای جەنابی ماکسیمیلیانە
خداوەندە بە حەقی پێغەمبەرت عیسا و دایکی مریەم لە تاوانەکانم خۆش بە. دەریای تاوانەکانم لەبەر چاو مەگرە، ئەگینا لە ڕێزی گوناهکاراندا دەبم. ئەی خوددا، ئێستا دوو دڵی بە تەواوی دایگرتوم، چۆن بجۆڵێمەوە؟ دیسانیش بێدەنگی یا ڕێگایەکی دیکەش هەیە؟ خداوەندە، ئەو ڕێگایە کە بەباشی دەزانی پیشانمی بدە. تا ئێستا تۆ ئاگاد لە من و دۆستەکانم بووە، پاژەمەش ڕەحمەتی خۆت لێمان دەریر مەفەرموو. ئەی خوددا، ملهوڕان بەسەر کارەکاندا زاڵن، ئەم هێز و شکۆیەکەی و چۆن تێک دەدەی؟ خداوەندە، ئەوەی بەڵێنیت پێداوین پێمانی بدە. خداوەندە، ئەوەی کەوادەت داوە پێمانی بدە. خدایە، جارێ چارەیەکمان هەی لەگەڵ تۆمە، ئەم ڕازەکان لەوێ دانێن. بۆ جێبەجێکردنی کارێکی گەورە بیر و هۆشێکی گەورەشمان دەبێ ببێ. شۆفاری ژولیس هاتەوە. دێنسیوس، بزان دەتوانی لە کاری ئاگادار بی؟ ئاهای لەگەڵ تۆمە، ڕاوەستە ڕاوەستە. بەڵێ قوربان. بەڵێ لەگەڵ تۆمە. بەڵام قوربان، من کارم هەیە. کەوایە تۆ دەتەوێت فەرمانی من بەڕێوە نەبەی ها؟ من نا قوربان، من لە پێشتا تێ نەگەیشتم. من دیتم کە تۆ بە دوای ماکسیمیلیاندا دەچووی. نەخێر قوربان، من لەبەر کارێکی بۆ دەرەوەی شار. وا دیارە فایدەی نییە. ئێمەش دەمانەوێت لە خەیانەتی ماکسیمیلیان ئاگادار بین. حتمەن تۆش بە دوای ئەم کارەدا دەچووی. دەزانن قوربان، من لەلایەن جەنابی جۆلیوسەوە ڕاست پێدراوم کە بە دوای ئەودا بڕۆ. تۆ دەتوانی بە جێگەی یەک پاداش لە دوو جێگەوە پاداش وەرگری. ئایبی چییە؟ ئایبی نییە قوربان. دەڵێم قوربان،